ئایا ترامپ ئاگری جەنگی غەزە بە تەواوەتی دەکوژێنێتەوە؟ ئەمڕۆ ڕازی ببن سبەی جەنگ دەوەستێت لە هەوڵێکی چاوەڕوانکراودا بۆ کۆتایی هێنان بە جەنگی غەزە. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پلانێکی بیسخاڵی ئاشکرا کردووە تا ببێتە نەخشە ڕێگەیەک بۆ ئاشتێکی گشتگیر لە ناوچەکەدا لە دوای کۆبوونەوەی لەگەڵ بنیامین ناتانیاهۆ سەرۆک وەزیرانی ئیسرائیل خرایە ڕوو. ترامپ بەڵێنی دامەزراندنی غەزەیشی بێتۆندڕەوی و تیرۆر دەدات و گەر هەردوو لا با پێشنیازەکان ڕازی بن جەنگ دەست بەجێ ڕادەوەستێت و هێزەکانی ئیسرائیل دەکشێنەوە بۆ هێڵشی دیاریکراو وەک ئامادەکاریەک بۆ ئازادکردنی بارمتەکان و هەموو ئۆپەراسیۆنە سەربازیەکان ڕادەژیرێن. یەکێک لە خاڵە هەرا گرنگەکانی پلانەکە ئاڵوگۆڕی دیلەکانە و لە ماوەی 72 کاتژمێردا لە دوای قوبوڵکردنی ڕێکەوتنەکە دەبێت هەموو بارمتەکان زیندویان مردوو ئازاد بکرێن و لە بەرامبەردا ئیسرائیل 250 زیندانی فەڵەستینی کە سزای هەتاتاییان بەسەردا سەپێنراوە لەگەڵ 1700 کەسی دیکە کە لە دوای 7 ئۆکتۆبەری 2023 دەستگیر کراون ئازاد دەکات و بۆ هەر تەرمی بارمتەیشی ئیسرائیلی تەرمی 15 فەڵەستینی ئازاد دەکات. بزوتنەوەی حەماس و گروپەکانی تر هیچ ڕۆڵیشان لە بەڕێوەبردنی غەزەدا نابێت، نە بە شێوەی ڕاستەوخۆ و نە ناڕاستەوخۆ. هەموو ژێرخانی سەربازی حەماس لەوانە شتونێلەکان و کارگەکانی دروستکردنی چاک دەبێت لەناو ببرێن. ئەندامانی حەماس کە پابەندی پێکەوە ژیانی ئاشتیانە دەبن و چەکەکانیان دادەنێن لێ خۆشبوونیان بۆ دەردەچێت. ئەوانەشی دەیانەوێت غەزە بەجێ بێڵن ڕێگەیشی سەلامەتیان بۆ دابین دەکرێت بۆ پڕکردنەوەی بۆشایی ئەمنی. پلانەکە داوای پێکێنانی هێزێکی سەخەمگیری نێودەوڵەتی ISF دەکات کە لەلایەن ئەمریکا و هاوبەشە عەرەبی و نێودەوڵەتیەکانەوە پێک دەهێنرێت. ئەم هێزە مەشق بە پۆلیسی فەڵەستینی دەکات و یارمەتیان دەدات لە دابینکردنی ئاسایشی ناوخۆیی و کۆنتڕۆڵکردنی سنوورەکان بە هەماهەنگی لەگەڵ ئیسرائیل و میسر و جەخت لەوەشکراوەتەوە کە ئیسرائیل غەزە داگیر ناکات و نایلکشێنێت بە خاکەکەیەوە و هیچ کەسێک بە زۆر لە غەزە دەرناکرێت. بەڵام پلانەکەی خاڵیوا لە خۆ دەگرێت کە پێشتر لەلایەن هەردوو لاوە ڕەتکراونەتەوە. ناتانیاهۆ پێشتر ڕایگەیاندووە کە نابێت حەماس و دەسەڵاتی فەڵەستین هیچ ڕۆڵێکیان لە غەزەدا هەبێت لە کاتێکدا پلانەکە ئاماژە بە ڕۆڵی دەسەڵاتی فەڵەستینی دەکات دوای چاکسازی. هەروەها مانەوەی پەرابێزێکی ئەمنی بۆ ئیسرائیل لە دەوری غەزە کە لە پلانەکەدا هاتووە لەوانەیە لەگەڵ داواکاریەکانی حەماس بۆ کشانەوەی تەواوەتی هێزەکانی ئیسرائیل ناکۆک بێت و ترامپ هۆشداری داوە ئەگەر حەماس پلانەکەی قبوڵ نەکات ئیسرائیل پشتیوانی تەواوی ئەمریکای دەبێت بۆ ئەوەی کارەکە تەواو بکات. لە ئێستاشدا بزوتنەوەکە خەریکی تاوتوێکردنی پلە بیسخاڵیەکەیە و ئایندەی غەزە و چارەنووسی میلیۆنان مرۆڤ لە چاوەڕوانی وەڵامێکدایە کە دەکرێت مێژووی ناوچەکە بگۆڕێت.